سەری ڕێز و وەفا بۆ گیانی بەختکردووی ئەحمەد هێمن گەنجە شەهیدەکەی کەرکووک دائەنوێنین. ئەو بە جەستەیەکی زیندوو بە ئیرادەیەکی پتە و ڕووی لە ڕۆژئاوای کوردستان کرد چەند ڕۆژێک لەمەوبەر، بەڵام بە شەهیدی و بە ڕوحێکی نەمر گەڕایەوە باشووری کوردستان. ئەو پەیامێکی بە خوێن نارد بۆ ڕۆژئاوای کوردستان کە باشووری کوردستان لە پشتانە. سڵاو لە گیانی پاچی هەمیشە زیندوو نەمر ئەمێنێتەوە. سڵاوتان لێبێت. پێی ناوێ بۆ شەهیدی وەتەن شیوەن و گرین، نامرن ئەوان وا لە دڵی میلەت ئاژین. کەرکووک ئەم جارەش بە خوێن پیشانیدا پشتیوانی ڕۆژئاوای کوردستانە و شانازی یەکەم شەهیدی باشووری کوردستانی لە ڕۆژئاوا پێبەخشرا. دوای دوو ڕۆژ تەرمی شەهید ئەحمەد هێمن لە قامیشلەوە گەیاندراوە، زێدی خۆی و لە گۆڕستانی ڕەحیماوە لە کەرکووک بەرامبەر بابە گوڕگوڕ بە خاک سپێردرا. ئەحمەد هێمن گەنجە خوێن گەرمەکەی کەرکووک هەر لە سەرەتای سەرهەڵدانی گرژی واڵۆزیەکان بۆ پشتیوانی لە شەروانان چوو بۆ ڕۆژئاوای کوردستان و گیانی لە پێنا و پاراستنی خاک و نیشتیمان بەخت کرد. چالاکوانان بڕیاریان داوە تابوتەکەی بکەنە سیمبولی خۆپیشاندانەکان. هەر ئەوەش نا، پەیکەری بۆ دروست دەکرێت و ناوی بۆ هەتایە لە دڵی کووردا ئەمێنێتەوە. جیاواز لە خۆپیشاندانەکان بۆ پاڵپشتی کوردانی ڕۆژئاوای کوردستان ئەمڕۆ قوتابیانی پۆلی 12ی زانستی لە سلێمانی دژی وانەی عەرەبی و کوردی گرت بوونەوە. ئەوان داوا ئەکەن وەک ساڵانی پێشوو هەردوو وانەی کوردی و عەرەبی بۆ بەشی 12ی زانستی ئارەزوومەندانە بێت بۆ هەژمارکردنی کۆنمرە. کێشەی ئەوان ئەوەیە دەیانەوێت کۆنمرەکانی ئەو دوووانەیان بۆ هەژمار نەکرێت و تەنیا دەرچوون هەبێت، چونکەوە خۆیان ئەڵێن ئەوان مێشکێکی زانستیان هەیە و ئەو دووانەیەش زیاتر ئەدەبین. زێڕ و زی و هاڕایان کرد و لە کەمتر لە 48 کاتژمێردا هەر مسقالێک زێر زیاتر لە 100,000 دیناری لێبگەوە و نرخی هەر کیلۆیەک زیویش زیاتر لە 1000 دلار دابەزی. واتە ئەگەر ڕۆژی پێنجشەممە مسقالێک زێری عیار 22 بە ملیۆنێک و 235,000 دینار مامەڵەی پێوە دەکرا، ئەمڕۆ بە ملیۆنێک و 130,000 دینار بوو. موسا مەزید یەکێ لە زێڕینگرانی ناوبازاری هەولێر بە 964 وت لێدوانەکانی چەند ڕۆژی ڕابردووی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا وای کرد نرخی زێڕوزی و بەو شێوەیە دابەزێت. بە قسەی ئەو زێڕینگرا ئەم دابەزینە کاتیە و داهاتووی زێریش بەرزبوونەوەیە، بۆیە با خەڵک پەلە نەکەن لە فرۆشتنەوەی زێڕ و زیوەکانیان و خۆیان تووشی زەرەر و زیان نەکەن. سلەی زستان زۆری بەبەرەوە ماوە، بەڵام وردە وردە کەشەکە بێتە بەهاری، پلەی گەرما بەرزە بێتەوە و بارانەکەش بهێمنی و لەسەر خۆ بەردەوام ئەبێت. وەک کەشناسی هەرێم پێشبینی کردووە و شەپۆلە بارانبارینەی چەند ڕۆژێکە باڵی بەسەر کوردستاندا کێشاوە، درەنگانی ئەم شەو زیاتر ئەبێت. زۆربەی ناوچەکان ئەگرێتەوە و لە کوێستانەکانی سەرسنووریش بەفرێکی کەم ئەبارێت. کاریگەری شەپۆلەکە پاشنی وەڕۆی سبەینی لاواز ئەبێت، بەڵام نمە بارانی پچڕ پچڕ لە هەندێک کات و شوێن بەردەوام ئەبێت. لەگەڵەوەشدا وشکە سەرما کەم ئەبێتەوە و پلەی گەرماش بەرەو بەرزبوونەوە ئەچێت. لە ڕۆژئاوای کوردستان لە دوای ڕێکەوتنەکان کاتکاتی ئەوەیە کە دۆخەکان بەرەو ئارامی بچنەوە. ئەماشە بە هەواڵێکەکەم کە لە شاری ئاموودا ئەمڕۆ کراوە، ئەویش چاڵاکێکی هونەریە. ڕێکخراوێک لە شاری ئاموودای ڕۆژئاوای کوردستان ڕێکخراوە کە بە ناوی ناوەندی کلتورڤانە چووە هەرچی منداڵی ئاوارە هەیە، ئەو ئاوارانەی کە لە شارەکانی دیکەی ڕۆژئاوای کوردستان بەهۆی ئەو شەڕ و ئاڵۆزی کە بەم دواییانە هەبوو منداڵەکانی کۆ کردوتەوە، چالاکی هونەری جۆراوجۆری پێشکەش کردوون. ئەمە کارێکی باشی کردووە، بە تایبەتیش لە دوای ئەوەی کە ڕێکەوتن کراوە دۆخەکە بەرەو ئاسایی بوونەوە و بەرەو دۆخێکی ئارامی ئەڕوات. دیارە ئەو ناوەندی کلتورڤانە بڕگاری داوە کە بەردەوام بێت لەسەر ئەو چالاکیانە، بە تایبەتیش تا هەر منداڵێکی ئاوارە لە شارەکەیان مابێت بەردەوام دۆخەکەیان بۆ هێمن بکەنەوە. ینی منداڵەکان وا هەست نەکەن کە ئەگەڕێنەوە شارەکانی خۆیان با بڵێن بیری ئاوارەیان هەر لە خەیاڵ و مێشک دامابێ، ئەو چاڵاکیانیان بۆ ئەنجامەدەن و بڕگاریشان داوە کە بەردەوام بن. ناوەندی کلتورڤان ناوەندێکی هونەریە لە
لە شاری ئامودای ڕۆژئاوای کوردستان زیاتر سەرنجی لەسەر منداڵانە ئەمجارە شەو چاڵاکیی بۆ منداڵەکان پێشکەش کردووە. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەمولایەتە.